لە زنجیرەی بژاری دەروون لە ئەڵقەی ڕابردووە سەرەتایەکم باس کرد دەربارەی ڕیابازی لەگەڵ ئاماژەدان بە چەند خاڵێک کە ئەبن بە پاڵنەری ڕیابازی لە ئینسانی مسلمان. ڕیابازیەکە بریتە لەوەی کە کارێکی چاکەکەی بۆ ئەوەی خەڵکی بیبینی، خێرێکەکەی، وتارێکە دەی، پانگەوازی خواییەکەی، کتێبێک دانەی، یارمەتی هەژارێکە دەی، دەستی کوێرێکە گری، سەردانی نەخۆشێکەکەی، هەر کردەوەیەکی چاک کە ئەیکەیت و مەبەستەکەت ڕەزامەندی خوای پەروەردگار نەبێ. مەبەستەکەت ئەوە بێ کە خەڵکی ببین و بزانن کە تۆ پیاوچاشی وا خێرەومەنی لێتە بێ بەڕیە. پێویستە ئینسانی مسلمان خۆی زۆر لێ بە دوور بگرێت. بەڕاستی عەزیزانی من ڕیا وەکو میکرۆبی ئایدزە. چۆن میکرۆبی ئایدز خوا لاماندا کە چۆن ناو جەستەوە بێەوەی کەس بە خۆی بزانێ سەرەتا چێتە ناو سێڵەکانەوە، لە ناو سێڵەکەی خۆی بە قووەتەکە، اینجا دیاردەی سێڵەکە ژەگرێتە خۆی، پاشان سێڵەکە هەڵەتێکێنێتەوە بڵاو بێتەوە هەموو خوێن. ڕیاش بە هەمان شێوێ یەکەم جار خۆی ماتەدا لە ناو دەرونی ئینسانە لە نەفسیە، وردە وردە گەشە و نەشونماکە، دوای لە ناوە نیەتە پاکەکە تەقێنێ و بە جەستەیە بڵاو بێتەوەی تروات لێ دێ. ممارەسەی ڕیابازیت لێبێ بە شتێکی سروشتی، لاسەنگبوونەکەت لێبێ بە شتێکی سروشتی. ئەنجاوای لێ دێ لەزەت لە ڕیابازیەکە کە هەروەکو چۆن کابراایك ئەهلی مخەدراتە خوا لاماندا لەزەت لە مخەدراتەکە کە تۆ کە نەسیحەتێکێڵێ نەئەزانی چەند خۆش، هەموو گوناحێکی تر وایە. ئەم ڕیابازیش خۆی زۆر خەتەرە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسلام ناوی ناوە ئەشرک الخەفی، واتە هاوبەش بۆ دانان بەڵام بە شێوەیەکی پەنهانی و شاراوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسلام فەرمووی ئین ئەخوەف ما ئەخاف عەلەیکم الشرك الخفي. قالوا وما الشرك الخفي يا رسول الله؟ قال الرياء. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسلام فەرمووی ئەوەی کە زۆرم ترسێنێ لە ناوتانە دروست ببێ هاوبەش بۆ دانانی پەنهانیە. عەرزاکرێ پێغەمبەری خوا هاوبەش دانانی پەنهانی چییە؟ فەرمووی ڕیایە، کارێکی چاکەکەی بۆی خەڵک ببین. باسمان کردمان پاڵنەری یەکەم خێزانە. لە خێزانەوە ئەم کەسەوە تووشە بێ، چونکە خێزانەکە هەمویان ئاوا ڕیابازن، هەموو خۆ نوێنن، هەموو بۆ خۆ پیشاندان بە چاکە و چاکسازی وا خۆیانە دێنە پێش. ئەم مناڵەش لەویا گەورە یان تەوجیهێکی ئیسلامی لە ماڵە وەرگرتو، بەڵام کە چۆتە ناو ڕەفیقەکانی لە فترەی مڕاهەقەیە بە تایبەتی ئەمەی بۆ دروست بووە بە ڕیاباز. خاڵی سێهەم وتمەوەیە کە خوا بە حەق نەناسی. ئەو کەسێک کە خوای پەروەردگار بە حەق ئەناسێ کە خالق و مالیکێتی، کە ضار و نافع هەر لای ئەوە، زەرەر و نەفع لای ئەوە، تەماعی لە زەرەر و نەفعی خەڵکیان نابێ، ومێد نابەستێ بەوەی خەڵکێک سوودن پێ بگەێنێ، ترسی لەوە نابێ خەڵکێک زەرەری پێ بگەێنێ، چونکە ئەو عەبدی خوای گەورەیە و تەسلیم بە خوای گەورە بوو. خوای گەورەژە فەرمێ ئەلەیسە الله بکاف عەبدە، مەگەر خوای پەروەردگار کافی نییە بۆ ئەوەی ئەم عەبدە بگرێتە خۆی؟ بەڵێ بەڕاستی کافیە. خوای پەروەردگار بە لوتفی خۆی بمانگرێتە خۆی، بە مەعیەتی خۆی لەگەڵمانە، بە تەوجیهی خۆی، بە هیدایەتی خۆی نیەتەکانمان پاکاتەوە بۆ خۆیمان بسوڵحێ. خواناسین برایانی عەزیز، خوشکانی بەڕێزم، دیندارانی عەزیز، خواناسی شتێکی زۆر گەورەیە، بەڵام وەکو هەموو شتێکی تر پلە پلێ. چۆن لە سەرەتاوە ئیماندارەتی لە ئەعرابیەوە دەست پێکەی وەقالەتی الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا. تۆ ئیمانت هێناوە، ئەیکوا هیجرەت و جیهاد و ئیوا و نوسڕکەت کە ئەم دینەی پێسەرەخی. ئیمانەکەشت ئیمانێکی ئەعرابیە، کوا مەسئولیەتی ئیمانەکەت؟ دەرەجەیەکی تر پێویستە بڕێتە سەرێ بۆ یا ئەیها الذین آمنوا آمنوا بالله ورسوله. دوای دەرەجەی دووهەمیش ئەچیتە سەرێ بۆ ئەوی لە پێپلکەی یەکەما بوەستی لە ڕیزی تەقواکارانە بزانی ئەوانە چۆن سەرکەوتون بە خواناسیە، چۆن گەیشتوونەتە خوشوع و ئیخبات. ئەوانە هەمووی پلەی خواناسیین. لوتکە بەرزەکە ئەندامێتی حیزب اللهە، بەو دوو ئاەتێکی خوای پەروەردگار باسی حیزب اللهی کرد. بۆ خوا سوڵحان ئاوایە، ڕیابازیش کەندەڵانێکە لە ڕێگای ئەم خواناسیەیە.
ناشێت تۆ ڕێگایەکت گرتوتە بەر بەڵام سەدەیەکی گەورە لە ناویا دروستکراوە لە ڕێگاتە دروستکراوە یا چیایەکی سەخت هاتوۆتە ڕێگات و بتوێ لای دەی لە ڕێگای خۆت لە سەرەتاوە ڕێگایەکی ڕاست بگرە بۆی بگەی بە هەدەف نیەتت پاکەرەوە بۆ خی گەورە ئیشکە. خواناسی زۆر مهمە لەوەی کە نەهێڵی ڕیابازیەکەت لێ ببێ بە پیشە لێ ببێ بە سیفەت. هەموو وەختێک مراجعەی خۆت کەرەوە چەند عەبدی خی گەورەی چەند بۆ خوا سوڵحاوی ئەنجا ئەو کاتە چاوی دڵت پاکە بێتەوە و قەدەری خوا ئەبینێ ئەو کاتە ئەزانی ئەم هەموو گەردوونە و هەرچی تیا ڕوەدا بە قەدەری خوای پەروەردگار ڕوەدا ئەو کاتە ئەزانی عالەمی ئەسباب هەر شتێکە ئیگریتە بەردەست لەبەرەوەی لە شەرعە فەرمانت پێکرا ئەجنا ئەسڵ هەموو شتێک بە زانستی خوای گەورەیە بە توانای خوای گەورەیە بە ویستی خوای گەورەیە ئەمەیە قەدەر.